خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئاوکارانم بەرنامەیەکی تری ڕەهەنتان پێشکەشەکەین. دوایەوەی ئەو پرۆژە پێشنیازە یاساییەی وەزارەتی دارایی حکوومەتی عراقی ئاراستەی ئەنجومەنی نوێنەران و لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عراقی کردبوو وێڕای ئەوەی کە یاساکە پەسەند کرا بەڵام بەپێی خواست و ویستی کورد نەبوو. کورد هەرچەندە لە یاساکەدا هیچ دەقێکی زۆر دیار و ڕوون نییە بەرامبەر بە دژایەتی کورد، بەڵام بەبێ کورد تێپەڕێنراو و کورد لە 320 ملیار کە لە ماوەی ڕابردوودا ڕێککەوتنی لەسەرکرا بوو بێبەش کرا. ئەمە ڕەهەندی جۆرا و جۆر و لێکدانەوەی جۆرا و جۆری بە دوای خۆی دانا. بە جۆرێک هەندێک لە شارەزایان پێیان وایە کە ئەمە پراوێستخستنی کورد و لە ڕۆنەتەوەیەکەوە زیانی بۆ کورد هەیە و کورد ئەو سنگ و پێگەی جارانی لە بەغدان نەماوە بۆ ئێستا یاخود مۆدێلی سیاستکردن لە چوارچێوەی ئەنجومەنی نوێنەران گۆڕاوە. بەڵام بەشێک لە خەڵک پێی وایە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێت بەوەی کە ئەو ڕێککەوتن و ئیتیفاقانەی لە ماوەی ڕابردوودا لەگەڵ حکوومەتی عراق کردوویەتی بۆی ئێستا هەموو خەڵکی کوردستان بە یەکدەنگ پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستانی بکردە. بەڵام پەرلەمانتارە شیعە و سوننەکانیش ئەمڕۆ لە لێدوانەکانیان باسییان لەوە کردووەکە ئەگەر بێتۆ حکوومەتی هەرێمی کوردستان بڕێک نەوت کە لەگەڵ سۆمۆیان لەگەڵ حکوومەتی عراقیان ڕێکەوێ بنێرێت بێگومان شایستەدارایەکانی یان بەشێک لە شایستەدارایەکانی هەرێمی کوردستانیش ئەگەنە هەرێمی کوردستان. ئەم بابەتە ڕەهەندی یاسایی و سیاسی و دارایی لێکەوتۆ. ئێمە هەموو ئەو ڕەهەندانە تاوتوێ ئەەکەین. بزانین هۆکار چییە لە چیە ئەگەینە کەنارێکی ئارام. ئێستا ئەوەی هەیە کە حکوومەتی عراقی وەزارەتی دارایی حکوومەتی عراقی ڕۆژی یەکشەمەی دیاری کردو بۆی فەرمانبەران دوو موچەوەەر بگرن، بەڵام فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ڕای دواکەوتنی موچەکانیان و قەرزی کۆمەڵێک مانجی تریان 2 تا 3 مانجی تر هێشتا هیچ چاوەڕوانی و یان هیچ ئومێدێک نییە کە ئاکەی موچە وەرەگرن. ڕاندەم شەو هەموو ئەوانە تاوتوێکا بە میوانداریەرێک لە بەڕێزان دکتۆر ئازاد دۆسکی سپۆڕی یاسای نێودەوڵەتی سوپاس دکتۆر، هەروەها بەڕێز زانا تۆفیق بەڕێزیان کادری پارتی دموکراتی کوردستان کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان، هەروە لە هەولێرەوە مامۆستا فەرهاد کاکەیی شارەزای بواری دارایی و ژمێر یاریمان لەگەڵە. کاک ئازاد، سەرەتا ئەم پرسە لە ڕووی یاساییەوە سەیریکەی و لە ڕووی سیاسیەوە سەیریکەین. بەڕێستان تێڕوانینتان چۆنە بۆ ڕەهەندەکانی ئەم قانونە و ئەم هەندێک بەیاریەکی سیاسی ئەژمارەکە؟ دەست خۆش کاکزانان، ڕێز و سڵاو بۆ هەموو بینەران و میوانی بەڕێز و میوانە بەڕێزەکەش لە شاری هەولێری خۆشەویستەوە. ئەگەر باسی عملی سیاسی لە عێراق بخەی یاخود ڕێخستن مافی هەموو پێکاتەکان لە عێراق بێتەوە مەرجەعێکت هەیە دستوری عێراق، ئەو دستورەی کە لە دوای 2023ەوە بەدیلی قانونی ئیدارەی موقەتی عێراق بوو لە 2004 دانرا. دستوری عێراق ئیقرارێکی دستوریمان هەیە. دستوری عێراق بەس ئەوە نییە کوتلە سیاسیەکان چۆن ئەوەی لە بەغا زۆر جار لە دەستگاکانی ڕاگەاندنیش ئاماژە بکرێ، بەداخەوە چارەنووسی هاوڵاتیان بە هەرێمی کوردستانیشەوە پەیوەستە بەوەی کە بە عەرەبیەکە بڵێن کەعکە سیاسیەکە یاخود کێکە سیاسیەکە چۆن دابەشەکرێت و لە کۆتاییشدا هاوڵاتیانی مەدەنی. من ئێستایم ئاماژە بە پرسیارەکەی بەڕێز دەکەم زیاتر دیوە یاسایەکەی یاخود دیوە دستورەکەی. بەداخەوە عملی سیاسی لە عێراقا کاتێک ئەو دستورە معزەز و مکەڕەمە لەلایەن کاتێک کە باس لە پێکەنانی حکوومەت دەکرێت جا بە هەرسێ سڵوتاتەکەەوە تەنفیزی بێ، تەشریعی بێ یاخود قەزائی بێ. کاکزانە لە عێراق عملی سیاسی یاخود بڵێ کۆی گشتی دستوری عێراق کەوتۆتە بەر مەترسیەکی گەورەوە. تۆ لە دەسەڵاتی یاسادانان و تەنفیزیش لێگەڕێخۆ ئەو قانونە کە جێبەجێ کرا منەمەوێت زۆر سەڕیح قسە بکەم لەبەرەوە کە زیاتر پەیوەستە بە تاکێکی هاوڵاتی ئەوەی لە بەیاننامەکەی بەڕێز سەرۆکۆماری عێراق ئاماژەی پێ بکەین کە باسی مەبدەئی مواتەنە ئەکا لە دستوری عێراقا بۆ نمونە لە مادەی 14 کاتێکیت باس ئەکرێت ئەڵێ نابێ جیاوازی بکرێت لە نێوان هەر تاکێک عێراقی، چکە بە نەتیجەی من و تۆش هەڵگری ڕەگەزنامەی عێراقی بین ئەگەر بە پێ مادەی 18 دستوریش بێ. کەواتە
تۆ چۆنییت هەر لە بەرنمەیەکی تری بەڕێستا کە چەند مانگێک دیسان قەیرانی مونچە سەری هەڵدا چۆنییت ئەگەر من هاوڵاتیەکی عێراقیم بەپێ ئەو دستورەی تۆ چکە ئەزانی بۆ زۆر جار یعنی ئەگەر بینەران سەیری بکەن ڕەنگە بڵێ ئەمە میسالیات قساکە میسالیات نییە ئەسڵێکت هەیە کە دستورە بەپێ مادەی پێنجی ئەو دستورە کە ئەڵێ گەل سەرچاوی هەموو دەسەڵاتەکانە باشە کەواتە مەسوولی قانونی مەسوولی دستوری زیاتر لەسەر حکوومەتی دایکە ئومە کێشەیەکت هەیە لەگەڵ پارتێکی سیاسی ئیجا هەر حزبێکی سیاسی بێ دستور تەنها سەیری بەرژەوەندی مافە ئابوووریەکان و سیاسیەکان و کۆمەڵاتیەکان تەنانەت ئەم دستورەیەکە کە لە بەڵێ بە ئیطاری عامەوە کێشەیەکت هەیە لەگەڵ پارتێکی سیاسی یان کێشەی نەوتە بۆ نمونە گومرکەکانە ئەمە کاکە تۆ دەسەڵاتی قەزائت هەیە لە عێراقا تۆ ئەتوانی لە جیاتی پرۆژە قانونێک بێ تاکێک عقوبە بەی سزا ئەتوانی ئەو حزبە بکەیتە خەسمی خۆت یعنی لە دنیادا نەبووە بۆ نمونە ئێستا لە هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەگەر لە دیموکراتەکان ئەنجامی کۆتایی ڕابگەێنرێ سەر بکەوێ وەڵام من سزای ویلایەتە ئەو ویلایەتانە ئەدەم بۆ نمونە کە جمهوری جا ئەمە ئەبێ ئەمە لە چ وڵاتێکا بووە بەداخەوە ئەمە میسالیات نییە عکسەکەی تەواوە ئەو قسەیە ئەمان لە ڕێوڕەوە دستوریەکە لە عێراق لایەنداوە و ئەوەی پەرلەمانی عێراقیش نەودیوە کاک زانا یعنی بەڕاستی پێ بوو با زۆر سەریح بم لە کام وڵاتی ڕۆژهەڵات ناوەڕاست بێ یاخود لە دووەلی ئۆروپیا پەرلەمانێک لە نیوەشەوە سعات حوت تا حوتی پێنجی بەیانی دانیشێ لە دوای لە پرۆژە قانونەکەشە وەڵا قانونەکە من بە دەق ئیزباتم کردووە کە من یاسایی ئەم قانونە ئەسڵە مخالفی دستورە بۆ سوڵتەی تەشریعی لە قەزا ئەزانێت تۆ محکمەی فیدراڵی پەکت کەوتووە چکە بە پێ مادەی نەوسێت تۆ محکمەی فیدراڵیت هەیە کە ڕقابەی دستوریەتی قوانینەکە ئەو قانونەی کە سوڵتەی تەشریعی دەرەکە مخالف بێ نییە لە هیچ عالەمە تۆ لەناو مەحاکمیشە لەناو دادگایەکانیشە کەسێک بانگێشەکەی تەبلیغی علمێکی پێدی 15 ڕۆژ بۆ ئەوەیە کە تۆ پرۆژە قانونێک دەرەکرێ غێر خەڵک ئەبێ علمی پێ هەبێ ئەم ناوەڕۆکی ئەم قانونێت چیە چۆن یعنی لە کام وڵاتی دنیا هەیە پرۆژە قانونێک پەرلەمانێکم پێ بڵێن بەیانی قانونەکە نافزە خۆی لە بەرابەیانە تەصدیقیان کرد لەبەر ئەوە من ئەمیس خاڵێکی گرنگتر ئاماژە پێ بکەم کاکە ئەوانەی بە کوتلەی شیعە و سوننەوە ئەوانەی کە ئێستا نوێنەراتی بەناو کوتلە سیاسیەکانی شیعە و سوننە ئەکات ئەمانە هەمووی لەلایەن ساحەی تەحریر جوملەتەن و تەفسیلەن مەفروزن ڕەفز ئەکرێن لەبەر ئەوە ئەمە نوێنەری پێکاتە کوتلە سیاسیەکانە ئەمە لە ڕۆ دەستوریەکەی کە بەڕ یاسایەکەی شیەکەیتەوە بەڵام ئەوانیش قسەیەکەن کە ئەڵێن ئەبوو حکوومەتی هەرێمی کوردستان لەو شایستەدا یاخود لەو داهاتانەی کە هەیەی چ نەوتە چ نانەوتیە ڕێکەوتن کراوە چەند جارێک بەڵام حکوومەتی هەرێم هیچ بڕنەوتێکی نەناردووە دەست خۆشکار زانە من ئەمیس شەقەیەکەمەکە بڵێ بەشەیەکەمەکە باس لە حکوومەتی فیدراڵی بکەم و نەبێ حکوومەتی هەرێمی کوردستانیش بەداخەوە کە من ئەڵێم ئەو دستورە بۆ نمونە لە مادەیەکی دستور کە ئەڵێ عێراق فیدراڵیەوە نیظامی سیاسی تیا پەرلەمانیەوە جێبەجێکردنی ئەم دستورە ضامنە بۆ وحدەی عێراقی لە مادەی 116 و حەڤە ئەڵێ ئەم دستورە لە عێراق و لە هەرێمەکانیش و لە پارێزگاکانیش نافزە باشە کەواتە من بۆچی ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستانیش بەدەر نییە خۆ لەوە چێ ئێستا زۆر وەکو بۆکو دادگا وەکو مرافعە ئاماژێ بکە کە تۆی لە عقودێکە عقدێک گرێبەستێک ئەەکەیم التیزامات و وەکو چۆن بڵێ واجبات لەسەر هەردوو لایەنەکە دروستەکە خۆی لە خۆیدا ئەگەر تەڕەفێک التیزام بەو ڕێکەوتنەکە عقدەکە باتڵە بێ ڕەنگە ئەمە دەقێک بێ لە ناو ڕێکەوتنەکەیە بەڵام زۆر بەداخەوە کاکزانە یعنی ناکرێ ئێمە بڵێن وڵا تەنها حکوومەتی فیدراڵی ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە بەرپرسی یەکەمە خۆیان ئەوانەی کە حزبە سیاسیەکان من سەرەتا ئاماژەم بە بوعدە دستوریەکەی کرد چاوی من زیاتر لە بەرژەوەندی تاکێکی کوردی هەرێمی کوردستانە ئەوە حزبە سیاسەکان ئەوانەی پرۆسەی وەکو چۆن بڵێ نەوتیان بەدەستەوەیە ڕێکەوتنی سیاسی لە هەموو وڵاتانی جیهانە قووەی ئیلزامی نییە هەر کاتێک لایەنەکەی تر ئەتوانێت لی دوورکەوێتەوە بەبێ ئەوەی هیچ مەسوولیەتێکی بکەوێت لەبەرەوەی پێم وایە حزبە سیاسیەکان ئەوەی بەتایبەت دۆسەی نەوتیان لەگەڵایە تۆ چۆن بەشێکی بەپێ ئەو دستورە لە عێراقا بۆ لەگەڵ وڵاتێکی دراوسێ وەکو تورکیا ڕێکەکەوی کە تۆ پەیوەستی بە یاسای نێودەوڵەتی ئەسڵەن تۆ بەپێ دستور بێتەوە بێ ئیلتیزام بە قوانینە داخلیەکان بکەیتەوە یعنی ئەمە بەداخەوە دەبوو پەرلەمانی عێراقیش فیدراڵی وەکو چۆن بڵێت
تعسفی کرد زیادڕۆیی کرد لە پەسەندکردنی ئەم یاسایە و بەداخەوە دەسەڵاتی تەشریعیش کاکزانە ئەوەی تۆ ڕەنگە میوانەکان یا خودبینەرەکان سەری بکەن ئەڵێن وڵات زیاتر حزبەسیە کاکە پەرلەمانی کوردستانیش بە هەموو معایرەوە بڕۆ نەوعێکە تووشی ئیفلیج بووە ئیفلیجی سیاسی بووە لە 2014ەوە شتێکت نییە بە ناوی بوجە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی یاسادانان پەرلەمان ئیشی چییە جگە لە تەشریع ئەگەر مشەڕع بێ خۆڕۆڵە ڕقابیەکەی گرینگە وەرە حکوومەت یاریێمی کوردستان تۆ چەند ئیراداتت هەیە چەند نەفقاتت هەیە بیخە پرۆژە قانونێکەوە تۆ ببە بە وەفدی دانوستان لە نێوان حکوومەت یاریێمی کوردستان و حکوومەتی وەکو چۆن بڵێ فیدرالی یان جیهەتی تەشریعی تۆ تواتوانی لەگەڵ مشەڕع لەگەڵ جیهەتی تەشریعی بەغا ڕێبکەوی و تۆ نوێنەری خەڵکی بەڵام چوونە بەتایبەت دۆسەی نەوت کاکزانە بەداخەوە حزبایەتی یاخۆ سیاست لەسەر ئاساسی بەرژەوەندیە لە هەموو وڵاتانوە ئەم دۆسەیە بکەوێتە بەردەستی هەر حزبێک هەمووی ڕەنگە بەلای بەرژەوەندی خۆیان بکەش بەڵام کە تۆ ئەم دۆسە گرینگە ئەیتە دەسەڵاتی یاسادانان تەشریعی نوێنەرانی هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستانی تیا لەبەرەوە پێم وایە سوڵتەی تەشریعی لە هەرێمی کوردستانیشا پەرلەمانی کوردستان وەکو چۆن بڵێ لە غیابێکی کاملدا لە بەرامبەر مەسوولیات لە بەرامبەر هەر تاکێکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە پەرلەمانی عێراقیش من وەکو من ئاماژەم پێکرد ئەمانە نوێنەری حزبە شیعەکانن لەبەر ئەوە نایەن لەبەر تاکێکی وەکو چۆن بڵێ مۆزەفێکی هەرێمی کوردستان بێت وەڵام موچەی ببڕێتەوە خەمی نییە ئەزان وا ئەزان کاکزان ئەمیست نمونەیەکی بەڕێز بەسیت بێنم لە دستورە بۆ من ویستم پێیوەسە ئەوە لێرەش قسەی خۆم ئاراستەی هەموو حزبە سیاسیەکانەکەم هەر ئتیفاقێک لە خارجی نیتاقی دستوری وەکو چۆن بڵێ ئەم قەوانەیە دووبارەکرێت هەر بەرنامەکەی پێشووتری بەڕێزت کەکرا دیسان لە پێش چەند مانگێکە ئەوە بوو کە موچە نەبوو هەتا لە کۆتاییەکانی 2014 من بەڵامە لە سەرماکە ئەمە ئەکرێ مالیکی هاو کاکزانە بەڕاستی من نازانم لەوانە سوپایەک لە ڕاوێژکاری یاسایی هەبێ لەناو هەرسێ سەرۆکایەتیەکان بە سوڵتەی تەشریعیشتەوە کاکە بڕۆن بە پێ دستوری عێراق بکەنە سەنەدێکی دستوری هەموو ئەم کێشەیە کە ڕوویاوە بۆ زانیاری بەڕێستان لە چیەوە سەر هەڵداوە بووجە قانونی نەوت و غاس لە مادەی 111 دستوری عێراق ئەڵێ سامانی گشتی بە نەوت و غاستەوە مڵکی هەموو هاوڵاتیانی عێراقە باش ئێستا پەرلەمانتارانی بەسڕ ئەڵێن هەرێمی کوردستان نەوت و غازی خۆی فرۆشێ نەوت بە تایبەتی لە پارەی ئێمەش پارە ئەبات ئەو مەقسەی پەرلەمانتارانی شیعی بەسرایە مەسەلەن کاکزانە ئەمان بە پەرلەمانتارە شیعە و سونەکانیشەوە بگرە من دیسانیەم و دووبارەی ئەەکەمەوە ئەمان خەمی هاوڵاتیانی وەکو چۆن بڵێ مەدەنی فەردێک لێرە خەمی ئەوەیان نییە ئەگەر خەسمێکی سیاسیان هەیە با بێن لە ڕێگای پرۆژە قانونێکی ئیتیحادیوە لە ناو پەرلەمانی ئیتیحادی سزای حزبە سیاسیەکان بن لاریم بەڵام ناکرێت لە وڵاتێکە بۆ نمونەیەکی تری بەسیتر کاکزان من هاوڵاتیەکەم لە هەرێمی کوردستان دانیشتو سەر بە هیچ لانێکی سیاسی نیم بەڵام لە نەتیجە قانونیەکە ئەو دستوری عێراق نافزە لەسەر من کە من هاوڵاتیم ئەمە کاکە لەوێش لە پەرلەمانی ئیتیحادی کۆمەڵێکی زۆر لە پەرلەمانتار بۆ ئیمتیازات بۆ بەرژەوەندی خۆیان لەوێ خەریکی جێبەجێکردنی یاسا نین یاخود ڕقابەکردنی چاودێریکردنی دەسەڵاتی تەنفیزی بۆ گریفان و بەڕکی خۆیانە هەر هاوڵاتیە شیعەکەش گیری خواردەوە بەدەستی وەکوم سەرەتاوتە لەبەرەوە سەروەری یاسا یاخود دستور لە عێراقا نێتە جێبەجێکردن زۆر زەحمەتە ئەگەر ڕێمۆلات کاکزانە ڕەهەندە سیاسەکەی ئەم بابەتەی ئێوە چۆن خوێندنەوەی بۆکەم پێتان وایە کە ئەمە ڕەهەندێکی سیاسیان وەکو ئەوەی کە بە دیاریکراوی بەشێک لە پەرلەمانتارەکان نەڵێن و بەشێک لە پەرلەمانتارە کورد و شیعەکانی ژەڵێن ئەگەر بێت و ئەم هەفتەیە حکوومەتی هەرێم بڕێکنەوەت ڕێکەوێت لەگەڵ بەغدایە بنێرە لە ڕێگەی سۆمەوە پارەکە گاتە هەرێمی کوردستان بەڵێ پێشێکی سوپاس بۆ بەڕێز کاکزانە بە خێراتنی دکتۆرەکەم و ڕێزیشم بۆ میوانەکەتانەیە لە سوودەکانی هەولێرەوە من بەڕاستێکی ئەم کێشەیە حەزەکەم لە دوو ڕەهەندەوە قسەی لەسەر بکەین ڕەهەندێکیان ڕەهەندێکی نەتەوەییە ڕەهەندەکەی کەشان ڕەهەندێکی سیاسی داخلی ناوخۆمانە ڕەهەندە نەتەوەییەکە زۆر کە زانی زۆر لە چاودێرە سیاسیەکان بەشێک لە ڕۆژنامە نووس لە نووسەرەکان دەڵێن ئەمە لە دوای چرکەساتی ڕیفراندۆمەوە
متمانە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستانە نەماوە لەگەڵ حکومەتی عێراقیە و حکومەتی عێراقی بە حکمیەوەی کە هەرێمی کوردستان پێگەی لاواز بۆ لەلایەن حکومەتی عێراقی و حکومەتی عێراقی دەیانوێ ئەمانە وەکو کار وەکو عقوبەی خەڵکی کوردستانی پێ بدەن و هەوڵێن فشار دروستکەن لەسەر هەرێمی کوردستان. من وای نابینم مەتاڵێتیەگەیە لە ناو حکومەتی عێراقی مەتاڵێتیە گەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقی وەلکانی هەرێمی کوردستان و کوردەوەیە بە دەوڵەتی عێراقی و من نامەوێت زۆر بڕۆمەوە ناو ناوەڕۆکی ئەو بابەتە چونکە ئەمانە بابڵین کۆمەڵێک گوێزگەی تاریخی گرنگن کۆمەڵێک منعەتەفاتی مێژووی گرنگن کە خۆ گرنگە باسیشی بکەین بەڵام بۆی هەموو بابەتەکە کۆ بکەینەوە. لە دوای هاتنی بەڕێزنووری مالیکیەوە کە بوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی لە ساڵی 2013دا خۆ کاتە مەسەلەن ڕیفراندۆم نەکرابوو و هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستانیش لە پەیوەندیەکی باشا بوون لەگەڵ حکومەتی ئەو کاتی عێراقا و لە شەڕی داعشا بەشە بوون لە ئەنزیمەی با بڵین بەرگریکردن لە هەرێمی کوردستان و لە حکومەتی عێراقی و لە دەوڵەتی عێراقی لەو کاتەوە وردە ئەم کێشانە دروست بوو. بەشێکی ئەساسی بەشێکی گرنگ یا بەشێکی جەوهری ئەم کێشانە بە قەناعەتی من ئەگەڕێتەوە بۆ ئەوەی دەوڵەتی عێراق وەکو چوارچێوەیەکەوەی کە پێدەوەتێ خاوەنی سیادۆ سوڵتە نییە. ئەم دەوڵەتێکە لە دەرەوەی ئیرادەی دەوڵەتی عێراقیەوە خەڵکێک تەحەکومی پێواگە بە بڕیارەکانیەوە بە بڕیارە سیاسەکانیانەوە لە هەر چ کەساتێکا بێ لە هەر عملیەکی سیاسیا بێ واتە منەمێ بڵێ دەوڵەتی عێراقی دەوڵەتێک نییە کە خاوەنی بڕیارێکی سربەخۆی خۆی بێت. لە ساڵی 2023 هەمومان نەزانین بە پێی بڕیارێک کە ئەوەی متحیدە دەری کردوتیان ئەم وڵاتێکی داگیر کراوە. دوایەوە ئەمریکا بڵین بە پێی بڕیارێکی کە هێزەکانی سەحب کردەوە لە ناو عێراقدا بەڵام ئەمە لە ڕۆژکڵێکەوەیەتی بەڵام لە ڕووە جەوهریەکەی و لە ناوەڕۆکەوە ئەم وڵاتێکی داگیرکراوە لە ڕووی سیاسیەوە داگیرکراوە لە ڕووی سەربازیشەوە و هەر بڕیارێک کە دەدرێت ئەم بڕیارە بێگومان منەیڵم لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە نیە. بۆ لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە نیە؟ هەمومان باشەوە ئازانین دەوڵەتی عێراقی دەوڵەتێکی مەذهبیە و دەوڵەتێکە مەذهبگەرایی تێیدا حکومەکە و زۆربەی ئەو فۆرمە سیاسیانەی کە ئێستا قیادەی سیستەمی سیاسیەکە لە ناو دەوڵەتی عێراقیە بڵین لە متەڵەقێتی مەذهبیەوە قیادەی سیستەمی سیاسیەکەن. من بۆ نموناڵم کامەیە هەموو سیستەمێکی سیاسی لە دنیای دەرەوەدا لە ئەوروپادا لە ئەمریکادا تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا بە هەموو ئەو نەکبەتیانی کە بەسەری دادێ خاوەنی فەلسەفەیەکی سیاسی خۆیەتی هەتا ئێستا کەس تێناگا فەلسەفەی سیاسی حکومەتی فدراڵی عێراقی کامەیە بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە سیاسەتی ناوخۆی بەرامبەر بە سیاسەتی دەرەوە بڵێ واتە نەخێر مامەڵە لەگەڵ بەڵژەوەندی ئەو وڵاتانەیەکرێت کە دروستکەری بڕیارەکەن بۆ دەوڵەتی عێراقی نەک لەگەڵ ڕۆژە ئەوەی کە وجودی نەبێ ئێستا ئەوەی کە بوونی نەبێت ئەوەی کە باڵین لە ناو سیراعەکەیان نەبێت وە چقی سیراعەکە نەبێت هاونیشتمانی عێراقیشە بە هەرێمی کوردستانیشەوە تۆواز لە هەرێمی کوردستان بێنە وەکو خۆیان ئەڵێن هەرێمی کوردستان لە دوای چکەساتی ڕیفراندۆمەوە جۆرێک لە فۆبیا دروست بووە لای سیاسی عێراقیەکان لای تەڵعاً بەشێکی زۆریان بەڵام بەشێکیان هەرماوەتەوە بڕوای بە قەزەی کوردێ بڕوای بە کۆمەڵێک بەهای هەرێمی کوردستانێ بەڵام زۆری قیادە سیاسیەکانی کە قیادەی حکومەتی فیدراڵی عێراقیەکەن فۆبیایشان لە دروست بووە بۆیە لە هەر قۆناغێکا لە هەر حاڵەتێکا لە هەر بڕیارێکی سیاسیا لە هەر کردەیەکی سیاسیا ئەوان لایەن وایە هەرێمی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان لە ناو ئەم چوارچێوەی کە ناوی عێراقا نامێنێتەوە. بۆیە هەمیشە من ئەمە ئەڵێمەوە بە بەردەوامی هەمیشە ئەوانەی کە قیادی سیستەمی سیاسی عێراقیەکەن لایەن وایە هەر هەنگاوێک بە ئاراستەی بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستانە بێت بە تایبەتی بەهێزکردنی بنەمای اقتصادی هەرێمی کوردستانە بێت ئەوان لایەن وایە لە داهاتوویەکی لە بوعدێکی نزیکا هەرێمی کوردستان جیابێتەوە لە دەوڵەتی عێراقی وەزایدەنەوە هەموو ئەو کارێکتەرە سیاسیانەی کە هەمومان باشەزانی کە لە دەرەوەی بڕیاری عێراقیە لە دەرەوەی وڵاتە ئیقلیمەکانەوە بڕیاریان بۆی جان حەزەکەم یەک یارمەتیم بێ کاکزانە بەڕێزت تێبینیکی زۆر جوانە باس کرد. ئەگە دیقەت بێ ئەم خولەی پەرلەمان کە پەرلەمانی ئەندامانی پەرلەمانتیدا باڵێن هەڵبژێراون تاوان بۆ من لە بینی دوو چوارچێوەیە هەڵبژاردن نییە لە ناو حکومەتی عێراقیە لە ناو بڵین دەوڵەتی عێراقیە شتێکی ناوی تەزویر و تەزویرکاریە یعنی لە ئێمە مێژۆکەیەوە کورد نییە مەمان بیرچوو بێتەوە کۆمسیۆنی سندوقەکانی کۆمسیۆنی هەڵبژاردن سووتێنرا بۆ ئەوەی دەنگەکان کەس نەزانێت چەند کەس دەنگێنەوە لێرەدا ئەندام پەرلەمانەکانی ناو پەرلەمانی عێراقی
لە ماوەی پێشودا ئەگەر بڕیاریان لە سەرۆکی بابڕین حیزبە سیاسەکەی خوانەوە وەرگرت بێت یا لەو کوتلە سیاسی خوانەوە وەرگرت بێت ئێستا عملیەکە گۆڕاوە ئێستا لە دەرەوەی دەوڵەتی عێراقی تەلەفۆنیان وەیە ئاگادارەکرێنەوە دەڵێن لەم بڕیارە سیاسە لەم پرۆژە یاساییە لەناو پەرلەمانی عێراقیدا دەنگدەن بەوە دەنگمەدەن بۆ ئەوەی عملی سیاسی لەناو دەوڵەتی عێراقیدا زۆر ئەوەی کە پێی دەوتە کۆمپلێک بووە عنی زۆر معقد بووە واتە تۆ ناتوانیت بەم پەرلەمانی کە هەیە و بەداخەوە منم قسەیەکەم ئەم پەرلەمانە من تەحەداکەم لە سەرۆشی پەرلەمانەکەەوە تاکو بچووکترین ئەندام پەرلەمانیان بتوانم بچنە ئەو خۆپیشاندانانەوە کە لەناو ساحەکانی لەناو شەقامەکانی گشتی وڵاتی شاری بەغا و شارەکانی تری عێراق ئاکرێت ئەگەر ئەمانە خەڵکی عێراق ئەمانەی هەڵبژار دەبێت ئەگەر دەنگی و متمانی یابێ بەم ئەندام پەرلەمانانە بۆ ئەندام پەرلەمانێک ناتوانێت بەشدار بێت لە خۆپیشاندانەکانە بۆیە ئەمە ڕوانینە هەبێ بەرامبەر بە کورد و لە دەرەوەی ئیرادەی خۆیان هەندێک قەرارات دەرکەن بۆچی هەرێمی کوردستان ینی یاری ئەمە ناکە لە بەرژەوەندی خۆی بۆ نمونە ئێستا ئەوان ئەڵێن ئەمە ئەو یاسایەمان دەرکردووە ئەگەر بێت و حکوومەت هەرێمی کوردستان بڕێکنەوت بنێرێ بێگومانەوانیش وەختی ئێمە هەموو هەرێمی کوردستان و هەموو مێدیاکارەکان هەموو ڕۆژنامە نووسەکان هەموو خەڵکی کوردستان پشتیوانی و قەرارە ئەکا بڕوام هەیە زۆرترین مرەکەب لەم بابەتیا قەسار کرا لەلایەن نووسەر و ڕۆژنامە نووسەکانەوە حەزەکەم نقطەیەکێ زۆر بە ئاشکرا باسی بکەم ئەگەر سبەینێ هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی کوردستان هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان جێگرەکەی بڕیاری ئەوە بدەن هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان بە خاڵە سنووریە گومریگەکانەوە بە داهاتی نەوتەوە بە هەموویەوە پێشکەش بە حکومەتی فدراڵی عێراقی بکەن من بە ئەکیدی ئەواڵێمەوە موچەی خەڵکی کوردستان نایە بۆ هەرێمی کوردستان بۆچی ئێمە لەگەڵ سیستەمێکا ئیژەکەین سیستەمەکە تا سەرێسقان فاشلە تێگەی مەسەن ئەوان دەڵێن پاچیان پیشانداوە مەسەلەن 2 ساڵە ناوە پارە هەرێمی کوردستان ئەمە تاقیکاتەوە کاکزانە ئەمە ڕووبدا مەسەلەگە ئەمان لعبەی سیاسیەکەن سێریکە ئەگەر داهاتەکە وا گریمانیەک دابنین هەرێمی کوردستان داهاتەکەی یایەوە بە وەزارەتی دارایی حکومەتی عێراقی باشە حکومەتی عێراقی کوا ئەوەندە شەفافە کوا ئەوەندە لە بابڵین داهاتەکان لە بەرچاوڕوونیە بۆ داهاتەکان تاکو حکومەتی عێراقی لێرە شەفافیت هەبێ نەخێ لێرە شەفافیت نییە ئەوە من 100% تەیید دەکەم بەڵێ 100% تەییدی ئەوەکەم لە هەرێمی کوردستانیشا داهاتەکان شەفاف نین داهاتەکانی برایم خەلیلیش ناچنەوە ناوە وەزارەتی دارایی بابڵین داهاتەکانی گومرگەکانی سلێمانیش ناچنەوە ناو وەزارەتیدا ئەگەر پشتن بڕێکی کەم دەچنەوە ناوەزارەتی دای واتە ئەگەر قسەکە لەسەر شەفافێت بێ لە هەرێمی کوردستانە بێگومان لە هەرێمی کوردستانی شەفافێت نییە لەوانەیە ژمارەیەک هەبێت باڵێن ڕێژەیەکی ژماری نسبی هەبێت کە ئاخرێتە بەردەم ڕۆژنامەنووسان چاودێرە سیاسیەکان کادرە حیزبیەکان بەڵام ئەمە بۆ من دیدی من ڕوانگەی من ئەمە جێگای قبول نییە تۆ هەموو ئەم داهاتانی کە من بە بڕوای تامان قەناعەتی منە داهاتی هەرێمی کوردستان لەوانەیە زۆر لەوە زیاتر بێت کە با بڵێن سەرچاوەکانی وەزارەتی دارایی باسی لێوەکەن ئەمە با بچینەوە سەر حکومەتی عێراقی وەزارەتی دارایی لە حکومەتی عێراقیدا خۆنە شەفاف نییە هەرێمی کوردستان چنینەوە نا ئەوان بێن بە شێوەیەکی ئینساف و عەدالەت خوازی بڵێن هەرێمی کوردستان خەڵکی هەرێم خەڵکی عێراقەوە ئەوەنە بەرمیلنەوە تەسلیمی ئێمە کرایمە بەوە نەفرۆشمان و ئەوەش پارەکەتانە بۆیە کۆی سیستەمی سیاسی کۆی سیستەمی بەڕێوەبردن لەناو ئەم وڵاتە فاشلێدا کە ناوی وڵاتی عێراقا و بەداخەوە هەندێک لە نووسەران هەندێک لە ڕۆژنامەنووسان هەندێک لە خەڵکانی سیاسی وامان پیشانێن کە حکومەتی عێراقی حکومەتێکە و کواتۆ تەعامل لەگەڵ حکومەتی فەڕەنسا بکەیت وەکواتۆ تەعامل لەگەڵ حکومەتی ئەڵمانیا بکەیت ئەوەندە شەفافە تۆوەرە سەیری نەکبەتی و قەیران کە لەناو پارێزگاکانی ناوەڕاست و پارێزگاکانی خواروی عێراق رابزانە چی ئەگوزارێ خۆ مەسەلەکار ئەوە نییە حکومەتی عێراقی بڕیاری یا دوو موچە بدرێ دەیە کێشە و قەیرانی گەورەتریان هەیە لەوە حەزەکەم نقطەیەکی کەژێ لێرەدا باسی بکەم دەوڵەتی شۆکو تورکیا با بە نمونەمە بێنمەوە 4 ملیۆن ئاوارەیە لە ناو تورکیادایە هەمیشە تورکیا کردوێتی بەکارتی فشار بەرامبەر بە ئیتحادی ئەوروپی بە یەکێتی ئەوروپا دەڵێ ئێوە ئەگەر ئەمە بۆ من نەکەن لە مقابلا من دەرگاکەمەوە بۆ ئاوارەکان بێنە ناو ئیتحادی ئەوروپی و داوای لوجوئی بکەن ئێمە ملیۆنێک زیاتر لە ملیۆن و نیوێک ئاوارە لە ناو هەرێمی کوردستانایە کە من بەداخۆم قسەیەکەم تۆ هەندێک جار ئەبێت پێ بە هەنێ بەهای ئازادی شابنی بۆی دەستەبەری هەندێک ئامانجی تایبەتی بکەیت کە پەیوەندە بە بەرژەوەندی گشتیەوە پەیوەندە بە قوتی خەڵکەوە
بەڕاستیەکەی هەرێمی کوردستان دەزار نەیتوانێت وەکو فشار بەرامبەر بە حکوومەتی عێراقی بەکاربێنێ خۆ من لەگەڵ ئەوەدام ئێرە دەرگا کراوەیە ئاوارە دێت خزمەت دەکرێت بەڵام لە پەنا ئەوەشا حکوومەتی عێراقی خۆبێت چاوی لەم هەموو خزمەت گوزاریانە بێکاری کوردستان پێشکەشی کردووە بەڵام هەتا ئێستا هیچ کارتێک بەکار ناتوە بەرامبەر بە حکوومەتی فدراڵی عێراقی و مرونەتێکی زۆر نراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بە بڕای من پێویستە جارێکە مراجعەیەکی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ پەیوەندەکانی حکوومەتی عێراقی بکاتەوە. زۆر باشە مامۆستا فەرهاد بەڕێستان مامۆستایتان کۆن و شارەزایەکی دارایی ژمێریارین بە بۆچوونی بەڕێستان خوێنەوەی بەڕێستان لە ڕۆداراییەکەوە لە ڕەهەندە داراییەکەوە ئەبێ لە ئێستاە بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆر و فەرمانبەری هەرێمی کوردستان بێبەش نەبێ لە موچەوە چیتر بازار بارقورسی نەکەوێتە سەر هەنگاوی پراکتیکی حکوومەتی هەرێمی کوردستانە بێت چی بێت؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکانت هەندێک شتی جوانیان باس کرد هەندێکیان لە ڕووی دارایی و هەندێکیان لە ڕووی یاساییەوە فعلەن قسەکانیان هەمووی لە جێیە بەڵام من ئەمەی کە لە بەغدا ڕوویداوە من گەشتبینم پێی نەک ڕەشبیر مموکەوەی کە خەڵک سەیری دەکات پێشی هەموو شتێک بەپێی ئەو زانیاری کە من هەمە ئەو اتفاقی کە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی کراوە مانگی 8 و 9 دەبێت حکوومەتی عێراقی و 320 ملیارە بنێرێ بۆ کوردستان کەواتە ینی ئەم مانگەیش دەبێ بێت ئەمە چکەم مانگی 11 دەگرێت و 11 و 12 و 1 ئەوەی کەماوە ئەم یاسایە دەرچووە ئەمە شتێکی ترە بەڵام ئەمە ئەگە سەیری نزیک بکەین لەوەیە زارار بێت بۆ کورد کە لەو قەرزە بەشدار نەبوونەتیایە بەڵام لە ڕۆ دوورەکەی شتێکی زۆر باشە دوو شتی زۆر ئیجابی تێدا هەبوو بەڕێی من کە زۆر مهمە یەکەم نێوماڵی کوردی کردەیەک یعنی بە هەموو ئیتیجاها سیاسیەکانەوە بە هەموو ئەو شەڕانی کە ئێمە هەمانە لەناو خۆمان لە کوردستان ئەوان لەوێ بوون بە یەک ئەمە خەبەرێکی خۆشە زۆر دووەمینیان وای کرد کە کورد بیر بکاتەوە کە لە داهاتوو چۆن تەعامل دەکات عێراق بەرەو هەڵدێر دەچێت لە ڕووی ئابووریەوە عێراق داڕمانی بەخۆوە دەبینێت چکەم عێراق زۆر قەرزارە ئەوەی کە کورد ینی هاوڵاتی کوردی احتیمالی هەستی پێنەکە عێراق سەرەوەی 140 ملیار دۆلار قەرزارە کە ئەمە پارەیەکی یەکجا زۆرە بێلەوە کورد دەبواە کورد لە هزار بەدڵێکی پاکەوە سەیری وەزعەکە دەکات سەیری وەزعی سیاسەکە دەکات لە بەغدا فەرقی ئێمە لەگەڵ ئەوانە لە دووسێ ڕۆوە هەیە یەکەم ئەوان تەنها 5,000 بینی کوشتن و بڕین و گرتن لە کوێتە بوو 52 ملیار دۆلاریان تا ئیستاکە بە 48 ملیاریان بە کوێت داوەتەوە هێشتا هەندێکی ترشی ماوە لەوەی کوێت ینی لە پچاکە و پیاتی خۆی لەیان خۆش بێت بەڵام ئێمەی کورد نەمانتوانی ئەنفالەکان بارزانەکان کیمیای بارانەکەی حەڵەبجە ئەمانە هەمووی بکەینە زەختێک لەسەر حکوومەتی عێراقی تعویز وەربگرینەوە چۆن حکوومەتی کوێتی تعویزەکەی وەرگرتووە بەڕای من لە ڕێیکی دوور یعنی ئیم ساڵنا بەڵام لە داهاتووە پێگەی ئابووری کوردستان زۆر بەهێزتر دەبێت لە پێگەی ئابووری عێراق لە زۆر ڕۆ یەکەم ئێمە لە ڕووی سروشتەوە ئێمە لە پێشترین مامۆستا فەرهاد خەڵکی هەرێمی کوردستان بە تێکڕا باز لەوە دەکا و ڕخنەی ئەوە دەگرێت کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم داهاتەکانی شەفاف تر بکات و دووەم و ئەو بیانوەی حکوومەتی عراقی و لایەنە بەشدارەکانی حکوومەتی عراقی ببڕێ بەوەی کە بڕێکنەوە هەناردە بکات ئەمە تا چەند جێگەی ئەبێتەوە ئەم ڕخنەی خەڵکی کوردستان ئەگەر تۆ سەیرێکی دوور بکەی ئەمە جاری یەکەم نییە حکوومەتی عراقی بودجە و پارە لە عێراق دەبڕێت لە سەردەمی شۆڕشەکانی پێشترە وای کردووە لە سەردەمی ئینتیفاازەیە لە هەرێم دیسان وای کرد و لە 2014 وای کرد ئێمە حەزم لە یەک شتێک کە هاوڵاتی بیزانێت لە 2014ەوە هەتاکو ئیمڕۆژ عێراق شتێکی نییە بە ناو بودجەوە بودجەی هەیە بەڵام حیساباتی خیتامی نیێواتە کە لە دواییە دێت تەسفیر دەکە بزانە چەندی زەرەرە چەندی قانجازە چەندێکی عەجز هێناوە ئەمەی نییە واتە عێراق ناشەفافترە لە کوردستان من وەکو شخصی وەکو فەرهاد وەکو ئەوەی کە لە بەئاری ئابووری و دارایەکە دەزانم بەڕێی من کورد 1 بەرمیلیش نەنێرێتە بەغا لەبەرواگە 1 بەرمیل بنێرێ 1000 بەرمیل بنێرێ هەر وەکو یەکە دوێنەیەکە من مقابلەیەکی بەڕێز خالد شوانیم بینی کە زۆر بە شەفافانە باسی وەزعەکەی کرد لە ڕووی ئابووریەوە ئێمە ئەو 320 کەوەری دەگرین فەرقی ئەو موازنەیە کە پێمان دەدرێت کە حتاکو ئیستاکە ئەگەلەیەکی بدەینەوە لە 2023 و حتاکو ئیمڕۆژ حکوومەتی عێراقی بۆ کوردستان نەگەیشتووەتە 105 بودجەی بۆ ئێمە ناردووە
ئەمە من لەگەڵتم لە ڕوویکی سیاسی هەیە کە هەندانی خەڵک و قوتی خەڵک دەدەن بۆی دژی ئەم قوارە سیاسیە لە هەرێم ڕابوەستێت بەڵام لە ڕاستیە ئەمە دوورە بەڕێی من کورد بە هیچ بودجەیەک لە عێراق وەرنەگرێت هیچ نەوتێکی دراتەسیم نەکات چکەم ئەمانە هەموو جارێ عوزری 1970 عێراق کە بۆ چوونی هەموو زانایانی ئابووری دەکرا 3 جار عێراق لە بەسڕەوە حتا کوزاخۆ بیر و خێنی و دروستی کەیت و بە شێوەیەکی مۆدرێن بەشی دەکرد بڕۆ پێم بڵێ لە جنوب و عێراق و ئەمانە بەردێک خراوەتە سەربەر بەڵام تۆ ئەگە بەراوردی کوردستان بکەیت لەگەلەوەی ڕەغم ئەوەی کە دەڵێن شەفافیت نییە و خەڵک لەی هەیە سەیری کوردستان بکە و سەیری ئەوێ بکە ئەڵەی جەنەتە نەک تەنها کوردستان بەراوردی بکە بە عێراق کوردستان بەراورد بکە بە سووریا و بە ئێرانش هەمان شێوێ ئەگە بەراوردی بکەیت بە تورکیش لە هەندێک ڕۆوە احتیمال هەیە لە پێشتر بێت کە ئەمە کەمەوەزی مامۆستافەرات ئەمە بۆ عێراق ئەمە تێگەیشتنی یان خوێنەوەی بەڕێستانە بۆ هەرێمی کوردستانە بێتی بکات هەرێمی کوردستانیش لە 2014ەوە پاشەکەوت هەیە ئێستا لێ بڕین هەیە ئێستا بە 6 ڕۆژ هەندێک 45 ڕۆژ موچەیەک دابەشەکرێت ژیانی خەڵک خراپە مثلەن ئەمڕۆ ژمارەیەک گەنج لە پێناو خراپی وەزع و دۆخی ژیانی خراپیان ڕۆیشتون و دواتر لە ڕێگای مسرەوە هاتوونەتەوە هەرێمی کوردستانیانی ئینسان ناتوانێت خۆی بگرێت کە باوەشەکەن بە کەس و کاریانە ئەمانەش هەمووی لە خراپی دۆخی هەرێمی کوردستانە ئەبێ هەرێمی کوردستان چی بکات بۆ پڕکردنەوەی ئەمانە یەکێک لە هەر غەڵەتە گەورەکان کە حکوومەتی هەرێم کردبووی ئەوەیە چاوەڕێی بەغدای کردووە تا ئیمڕۆژ بەڕێی من وەکو ئابووری ناسێکیان و لە ڕۆیە لە ڕۆیکە قساسمە لە ڕووی دارایەوە کورد دەتوانێت خۆی بژێنێت کورد زۆر دەوڵەمەندە لە ڕووی سامانە سروشتیەکانەوە نەوتە غازە کانزاکانی ترە لە ڕووی گەشت و گوزارەوە لە ڕووی ئاوە ئێمە ئەتوانین ئەگە هیچمان نەکردبێتەوە ئەتوانین ئاو وەکو زەخت بەکاربێنین لەگەڵ جنوبە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراقی بۆی بتوانین بەشە بودجێ خۆمان وەربگرین کاکە بە زانا و باسی شتێکی زۆر جوانی کرد ئێمە ئەو ئاوارانەی کە لە لای ئێمەن کە ئەو مەصرفەی کە لێی کرا حکوومەتی هەرێم دەیکرد لە کاتێکە کە بودجەکەی بڕابوو تۆ پێشمەرگە تا ئیساکە فلسێکی وەرنەگرتووە ئەوانە هەمووی وای کردووە کە کوردستان بە زەرەر موازنەکەی تەواو بێ بەڕێی من یەک شتێکی پراکتیکی زۆر باشە کە حکوومەتی هەرێم بە هەموو لایەنە سیاسەکانەوە هەڵیان گرتووە کە یاسای چاکسازیە ئێمە بە خۆماندا بچینەوە ئەوانەی کە تاجرن لێرە بە خۆیاندا بچین و لە ڕووی باجوشتەوە ئێمە دەتوانین خۆمان بژێنین ئەتوانین بەلای کەمەوە ساڵێک بەم شێوەیە بەڕێوە بچین و پلانی داهاتوومان ئەوەیە کە ئێمە بتوانین کوردستان لە ڕووی داهاتەوە داهاتەکەی زۆر بکەین بەڕێی من ئەگەر کورد ئەم هەنگاوە بنێت و واز لە عێراق بێنێ سەرکەوتوتر دەبێت چکەم عێراق بەرەو داڕمانێکی ئابووری گەورە دەچێت فەرزانە بە ئاسانی لەسەر عێراق لا ناچێت و عێراق هیچ شتێکی نییە تەنها نەوتە ئەگە نەوتەکەی نەبێت چۆن ئەمانە هەمووی دەدات مامۆستا فەرهاد ئێمە لە هەرێمی کوردستان بەڕێزت پێت وایە شەفافێتێکی تەواو هەیە مثلەن خەمخۆریەکی تەواو هەیە مثلەن ئێمە چەند ساڵە یاسای بوو زەمانە ئەمانەش هەموو گرفتی گەورەنین لە هەرێمی کوردستان هەن هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێت بۆی کۆم ئەگەستۆ سەیری عێراق بکەی عێراق لە 2014 بودجەی هەیە بەڵام حیساباتی خیتامینێ نەهاتووە پێم بڵێ من ئەم پلانم چەندی جێبەجێ کردووە کوردستان نەی بۆ لەبەرەوە لەوێ وەکو حسابی ماڵ تەعاملی کردو پارە بێت و پارەکەی تەوزیع کرد بێت بەڵام لێرە یەک شتێکەیە کە دەبێت ئێمە زۆر حسابی بۆ بکەین لە کوردستانە من لەگەڵ بەڕێستم کە هەندێک گەندەڵی هەیە لە هەردوو لە هەر سێلا بە هەموو حزبەکانەوە گەندەڵی هەیە مناڵێم نیە بەڵام بەراوردی کوردستان لەگەل عێراقا لێرە شەفافیت هەیە و گەندەڵی نییە چۆمەگە تۆ سەیری عێراق بکەی هەر هاوڵاتیکی عێراقی لە مەتاری هەولێر و سلێمانی دابەزێت و لە مەتاری بەغا و بەسڕە و نەجەف دابەزێت ئەو کاتە دەبینێ فەرقەکە کە چەند زۆرە چەند زۆرە بەڵام بڕۆسەکانی بکە مامۆستا فەرهاد بینەرێک ئێستا گەر سەیری بەرنامەکەی ئێمە بکات ئەڵە کاکە گیان یەکشەممە موچەخۆری حکوومەتی مەسەلەن بەڕێزت کاکەیت لە کەرکووک ئەمڕۆ مامۆستایەک نووسیوێتی ئەڵێ ئەمە دوو مامۆستاین لێ خوێندنگە دەوامەکەین هیچ مشکلەیەکمان نییە ئەو یەکشەمە دوو موچە وەرەگرێ من ئەبێش 20 ڕۆژی تر چاوەڕێکەم بە دوو مانگ تا موچەیەکی تر وەرەگرم خەڵک سەیری قوتی ژیانی ئەمڕۆیەکە سەیری ژیانی ئەمڕۆیەکە سەیری ئەمە ناکە کە بڵێ مەسەلەن لێرە جادەیە کراوە لەوێ بینایە کراوە لەوێ چی کراوە خەڵک باسی ژیانی ئەمڕۆیەکە کە هەزاران کەس ڕۆژانە مەسەلەن هاواری تەنانەت بێنانی لی هەڵەستێ ئەمانە نابێت چارەسەری خێرایان بۆ دۆزرێتەوە ئەم تێڕوانینانەی جەنابەت بۆ درێژمەودا ڕەنگە مەسەلە زۆر گونجاو بن خۆی ئێمە بۆ حکومەی جەنابەت باسی ئەوت کرد کە من مامۆستای زانکۆم و
بە داتا ئەبێ قسە بکەین دەبێت بە فاکت قسە بکەین کە شتێکی پێڵێن واقع کەوس هەیە و ئەفێکتی شەیە چی سەبەبە ئایا ئەم نەدانی موچەیە لە هەرێمی کوردستان خەتای حکوومەتی هەرێمە یان خەتای حکوومەتی عێراقیە ئەگە خەتای حکوومەتی هەرێمە ئەوە دەبێت حکوومەتی هەرێم باجی ئەو غەڵەتانە بداتەوە بەڵام ئەگە حتای حکوومەتی عێراقیە حکوومەتی هەرێم بە من و تۆیشەوە حکوومەتی هەرێم با مەواقع بین من و تۆین کەسێکی تر نییە ئێمەین کە ئەم پەرلەمانە و ئەم حکوومەتەمان هەڵبژاردووە بەڵام ئەوەی کە لە بەغا دەگوزارێت شتێکی ترە ئەوەی لە بەغا دەگوزارێت بۆ زانیاری بەڕێزت چەند لە لای ئێمە دەچێتە دەرەوە دا ئەوەندە لەوێ دەچێتە دەرەوە چەند لە لای ئێمە وەزعی دارایەکە خراپە تەنها موچەکە تۆ فیەیەکی کەم موچە وەرەگرێت سیر بکە ئیم دوێنێکە راپۆرتێکی بانکی دەولی دەرچووە کە 5.5 ملیۆن هاوڵاتی عێراقی لە ژێر هێڵی هەژاری خەتەرن کە زۆر خراپە من بە فاکت قسە دەکەم بە ڕقم قسە دەکەم حەقم لەوە نییە بۆ نمونە من حەزم لە حکوومەتی عێراقییان حەزم لە حکوومەتی کوردستانە داتایەکەی پێم ئەڵێ حکوومەتی هەرێم شەفافترە لە حکوومەتی عێراق زۆر توێژینەوە کراوە لەسەر ئەم بابەتە لە ڕووی موچەیشەوە ئایا حکوومەتی هەرێمە نایدات یان حکوومەتی عێراقە سەبەبە لە نەدانی موچەکە بەڵێ زۆر باشە مامۆستا گەڕێم وڵات کاک دکتۆر ئازاد ئێستا لەناو ئەو مەتنە قانونیە کە کراوە بە هەر شێوازێک کە بەڕێز لە پێشەچەکەی ڕوونی کردو حکوومەتی هەرێمە بێت چۆن سوودی لێ وەربگرێ بەوەی بتوانێت لانی کەم 320 ملیارێکی تر 320 ملیاری تر بێت تاکو مانجی 12 و نزیک سەری ساڵی داهاتوو بتوانێت دوو موچەی تر یان موچەیەکی تر بدا بە فەرمانبەرەکانی چونکە خەڵکێکی ئێمە کۆ نمونەی بۆ مامۆستا فەرهادم هێنایەوە حتا لە کەرکووک مەسەلەن ئەڵێ ئێمە دوو مامۆستای لێک ئیدارە دەوامەکەین بەڵام ئەو یەکشەم دوو موچە وەرەگرە من هەرە بێت چاوەڕێکەم و نازانم کەی دێت دەست خۆش کاکزانە ئەزین چۆن سەرەتا ئاماژەم پێکرد وەکو میوانە بەڕێزەکانیش ئینکار ناکرێ عێراق خۆی شکستی هێناوە لە عملی سیاسی لە ڕووی داراییشەوە لە دوای 2023ەوە تەسەور کرد لە پەسەندکردنی کە دکتۆر فەرهاد پسپۆڕیەکەی لە بواری بڵێ ئابوووریە لە دوای 2023 لە پەسەندکردنی بوجەکانی عێراق تا ئێستا گەیشتۆتە 1000 ملیار دۆلار قاتی دووەمی عێراق تۆ باسکە ئاوادانیکەی وەکەوەی کاکە ئینکار ناکرێت لەوەی کە عێراق فەساد و گەندەڵی هەیە بەڵام تۆ بە پێ دستور ئیقرارێکی دستوریت هەیە کە تۆ ئیقلیمی نابێ مبەڕر بەوەی وەڵا عێراق فەزاین بۆ نمونە ئەوەی کە لێرە پێڵە بندیوارەکان عێراق بە ملیۆنەها فەزاینی هەیە بندیواریەکان ناکرێ من مبەڕیش بێنم بە منطقی قانونی و دستوریەکە لەبەرەوەی ئەو گەندەڵە وەڵا گەندەڵیەکە لە هەرێمی کوردستانی چاوپۆشیکەم وەکو بەڕێزت ئێستا بینەران ڕەنگە سەریکەن حلول کاکزانە سەرچاوی هەڵدانی ئەم کێشانە بوجە یاخود نەوت و غاز ئەگەر سەری دستوری عێراقی زیاتر لە 50 مادەی تایە دستوری نەک یاسایی چکە دەستور دایکی یاساک ئەڵێ وەی نەظم ذلك بالقانون بۆ نمونە نەوت و غاز ئەگەر لە دوای مادەی 111ەوە بڕۆی ئەڵێ ئەبێ بە یاسایەک ڕێک بخرێ ئەمە سەرچاوی کێشەکان لە نێوان حکوومەتی فیدراالیا و حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر جار وتومە بەداخەوە کاکزانە ئێستا بینەر سەریەکە کە تۆ پەرلەمانتار بی خەڵک دەنگیاوە بە تۆ نوێنەری خەڵکی بە تەعین نەچووتە ئەوێ بۆچی تا ئەمە چەندین خولە ئەچێتە خولی پێنجەمەوە پەرلەمانتارە بە ڕێزە کوردەکان بەداخەوە هەوڵیان نەیەوە ڕێگی سەرەکی کێشەکە لە قانونی نەوت و غاز کاک زاناگیان قرس نییە کاکەگیان تۆ ئەتوانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئیتر بە پەسەندکردنی ئەم قانون و نەوت و غازە ئەم وەکو کاکفەرات دەزانێ بوجە بریتە لە پرۆژە قانونێک ساڵانە یێتە ناو بڵێ پەرلەمانەوە هەر لەلایەن حکوومەتی فدراڵی بێ وەکو سەرەتا وتم لە حکوومەتی هەرێمی کوردستان نییە بەداخەوە کە پێڵێ میزانیەی دەوڵەت بە زمانی ژمارەکان ناکرێت ئەمە تۆ هەموو ساڵێک ئەم کێشەیە لە نێوان هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە کاک زانامێ زۆر یعنی بە سەڕێحی قسە بکە پەرلەمانتار هاتووە وەکو هاوڵاتیەکی سادە لە دەستگایەکانی ڕاگەاندن گلەییەکە زۆر پێت ناکرێت ئیستیقالەکە من زۆر سەریحم یاسایی بەتعین نەچوویتەوێ ئیستیقالەکە بەلکم یەکێکی تر بڕوە لە ڕێگای محکەمەی فدرالی ئەم کێشەیە حەلکە ئەگەر لەناو پەرلەمانتارێک ئەو قسەی جەنابتی کردو ئەمەی نووسیوەڵێ ئەم شەوەی کە بۆ بەرەبەیانەکەی ئەم یاسایە ئەم پرۆژە یاسایە کرا بە یاسا ئەڵێ سێ پێشنیازە بوو پێشنیازێکیان 480,000 بەرمیل لەوت بێت و هەموو بودجە و داهاتەکان بە شایستە دارایەکان بنێرێ بۆ هەرێم 250,000 بوو ئەڵێمە هیچ قەرارێکمان پێ نەبوو قەرارەکە لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە
کاکزانە ئەم پرۆژە قانونە لەکوێوە سەرچاوی گرت شیعە و سونەنیان هێنا ناو پەرلەمان بۆ پەرلەمانتاری کورد تۆ بۆ ناتوانانی ڕێگای دستوری هەیە پرۆژە قانونێک تۆش لە بەرامبەر ئەوانە چۆن عفوم بەڵێ 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 ئەو ئەندام پەرلەمانانی لەوێن توانای کەفاەتی ئەوەیانە من دوێنێ مامۆسا لە چاوپێکەوتنیەکی کەناڵێکی تەلەڤیزۆنیا بووم ئەندام پەرلەمانێکی کوتلەیەکی کوردی لەگەڵ منا بووە قسەکەی تەبریرەکەی ئەوە بووە بە من ئەڵێ باسی گەندەڵی کرد ئەڵێم کاکە هیچێک لەو گەندەڵیانە موچەکەی تۆیە خانەنشینەکەی تۆیە ئەڵێت بە من ئەڵێت ئەوە لە سایەیشی گەندەڵێکەیە ئەی بۆ وەریەگری تۆ باشە ئەمەدیوی پەرلەمان بۆ دارەکان پرۆژەقانونێکی بەرامبەر چۆن لە قانونە پێڵێن داوای متەقابل لە مەحاکەمە یەکێک ماڵی تۆی بردووە ئیدعاکەڵێم ئەم ماڵی منی بردووە لە ئەسڵا تۆ ماڵی تۆ برا تۆش بیکە بە داوایەکی بەرامبەر پرۆژە قانونێک ببە 4 ساڵە پەرلەمانتاری ئەمە هەڵبژاردننی پێشوەختە ئەکرێ کاتێک کێشە قوتی خەڵک ئەبڕێتە سەر شاشە وەکو هاوڵاتیەک من متفقم لەگەڵ میوانی بە کۆمەڵێک ئیمتیازات کۆمەڵێک موچە ئەگەر ڕاست ئەەکەی من کاکزاناس ئەمە سوڵتەی تەشریعی من بۆ وتم مادەی 5 دستور ئەڵێ گەل سەرچاوی دەسەڵاتەکانە با ئێمە من ئەمە ئەکادمی قسە بکە ئەمەدیوی پەرلەمانتارەکان چۆن بەس ئەمەوێت گرنگ بەم چکە هەڵبژاردننی پێشوەختە لە مانگی 6 2021 ئەکرێ وەکو بەڕێزت وتت دیسان 4 ساڵی تریش هەر ئەم قەوانەیە دیسان لێ بدرێتەوە بوجە حەل نەبوو قانونی نەوتۆ غاز حەل نەبوو مادەی 140 حەل نەبوو ئەم هاوڵاتیەکی فەقیر چاوەڕێتی لە شاشەی دەستگاکانی ڕاگەاندن ها ئەم موچە هاو ئەمە موچە نەها ئێکاکە تۆ بەغا لەگەڵ تۆ ناگونجێ مەچوو بۆ ڕیفراندۆ مەچوو بۆ دەوڵات بڵێ کاکە ئەمە دەستور نییە وڵاتە تۆ بەپێ دەستور ئەتوانی بگەینیتە وڵاتە زلهێزەکە ئیلتیزام بەم دەستورە ناکرێت بەچۆ بۆی ئەگەر بێت و هەڵامی بەسەر بەخۆی کاک دکتۆر ئازاد ئەو قسەی کە خەڵکەڵێ و پەرلەمانتارەکان ئەڵێن ئەوە دیوی ئەوان کە بەڕێزت باسیەکەیت ئەو ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان کە قەرار بەدەستەوە سبینێ و یەکشەممە قەرار سێ سەرۆکاتەکە و کۆ بێتەوە مەسەلەن نۆفدێک بڕوە چی بکات مەسەلەن ئەگەر بڕێکنەوەت بنێرێ ئەو بیانۆژ نەمێنێت مەسەلەن چیتیایە من پێم وایە کاکزانە ئەم تێپەڕاندنی ئەم پرۆژە قانونەش لێدانی بەڕێز کازمی بوو میوانی بەڕێزیش متفق بوو لەگەڵ منە ئەم پەرلەمانتارەکان نەک تەزویر کاکە کورسی مەقعدی پەرلەمانیان کڕی و بەیع و شرا کڕین و سەرۆکی معرەزی بەغدادی دەولی وەکو بەڕێزت وتت سنووختیە ئەهاو لەو دیوە تڕێلە ئەهاو لەو دیوە دەرەچوو ئەمانە من لەگەڵ ئەوە ڕاستە هەندێک کەس ئەڵێ دروشمی شۆڤینی بەڵام ئەمان هیچ لە ئەلفەوە تایە لە مەبدەئی مواطنە ناسان سەری بەیاننامەکەی بەڕێز سەرۆکۆم ئەوانن باشە ئەوە خراپە ئێوە وەسفتان کرد ئەوە حەلەکە بەڵام ئەو ئەڵێ کاکە با هەرێمی کوردستان شتێک نەوت بنێ لەگەڵ بەڕێستا ئەڵێن ئەوان وا ئەڵێن نەک من باشە چەند گرنگە هەرێمی کورسا و بیانووی ئەوان ببڕێ مەسەلەن ئەم هەفتەیە بڵێ من 50,000 توانم من ئاماژەم پێ کرد کاکە پرۆژە قانونەکە می بە بۆ پەرلەمانی کوردستان بی بە بۆ پەرلەمانی ئیتیحادیەکە بڵێ فەرموو حکوومەتی فدرالی و هاوڵاتیانی هەموو عێراق حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی تۆش پرۆژە سیاغەیەکی قانونی بەرێ ئەم کێشەیە کۆتایی پێبنە نوێنەرانی کورد کردووانە بۆ ئەم کێشێ نایبن بۆ پەرلەمانی فدرالیەوە کاکە دکتۆر پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەیە نوێنەرەکان پەیوەندی بە هەردوو لاوە کاکە پرۆسەی نەوت من پێم وتی هەمووی مەساڵحی سیاسیە لە هەرێمی کوردستانیشەوە بەڵێ بە شخصە مەساڵحی شخصیتیە ئێستا لە من بپرسە ئەگەر ئەو گرێبەستە لەگەڵ تورکیا هەڵبۆشێ کۆمپانیا هەیە ئەندازیارەکانی کەمترە لە محامیەکان جێیشێکی محامی هەیە ئەزانی دەوڵەتی عێراق لەوە چێ ترسێکی هەبێ بیخاتە ژێر ئیلتیزاماتی گەورەی مادیۆ دەی دەوڵەتی عێراق ئەڵێ من کاکە ئەو تۆ گرێبەستت کردووە زۆر جار هەرێمی کوردستان خەوی بۆەوە ئەبینی کاکە دیوە سیاسەکە لێ پێ هەرێمی کوردستان ناتوانێت لەو عقدەی لەگەڵ تورکیا بێتە دەرەوە من بەدڵنیاییەوە ناتوانێت لەبەرەوە مەسئولیەتە قانونیەکەی ئاخرەکەی بێ حکوومەتی فدرالی قبولکە باشە کە نایکە ئەمە وەکو عەرەبیەکە هەرێمی کوردستان ناتوانێنەوە بنێرێ بۆ سۆمۆ لە ڕێگەی سۆمەوە قورسە ئەگەر سۆمۆ تەقەبولی هەڵوەشاندنەوەی یاخود وەکو چۆن بڵێ نازانم لە گرێبەستەکە ئێستا پەرلەمانی کوردستانیش نازانێ ئەڵێ العقد شریعة المتعاقدین ئەو گرێبەستە چیتە پەرلەمانتار هاتووە یان بەرپرسی سیاسی گەورە ئەڵێ من نازانم ئەی تۆ هاوڵاتیەکی فەقیر بۆ قوتی ئەبڕێ کە ئەسڵی مەسەلە ئەمە ئەکرێ لە هەرێمی کوردستانی بێسەر لەگەڵ بەدڵنیاییەوە هەرێمی کوردستانیش کاکە دەست پێشخەرە
تۆ چۆنیت ئەزانی کە پەرلەمانتارە بەڕێزەکان پرۆژە قانونێکی وە لە ڕێخۆ مسوەدەیە ڕەشنووسە پرۆژە قانون بە شەو ڕۆژێک پەسەند ناکرێت چەند مادەیەکی جێبەجێ کراوە وەکو وتم سەرەتا پەسەندکردنی پرۆژە قانونی بەو شێوازە لە دنیا نەبووە سەعات 5 بەیانی پەسەند بکرێت پێشتر نەتانزانیوە ئەم پرۆژە قانونە ترسی هەیە بووجە بۆ سپاس دەکەم دکتۆر کاکزانە حەلەکان چین بەڕای تۆ ڕاشکاوانە بەڵێ من بە بڕای من بە دیدی من ئەبێ حەلی ئانی بدۆزینەوە حەلی ئانی بدۆزرێتەوە لە پەیامەکەی سەرۆک بەرزانیە و لەگەڵ پەیامەکەی کاک دکتۆر بەنەما سەرۆک کۆماری عێراقا دوو نقطەی ئەساسی تێدا بەدیەکرێت کاک فەرادیش لە هەولێرەوە ئاماژەی پێدا نقطەی یەکەم باسی شەراکەت و هاوسەنگی پێگاتەکانەکات تەوافقەکات ئەمە خەرق کراوە مامۆساژ ئاماژەی پێدا بە پێی دەستور ئەو دەستورەی کە دروست بووە باز لە هاوسەنگی با بڵین پێگاتە ئەساسیەکانی حکوومەتی بڵین دەوڵەتی عێراقیەکە لە دیباجەکەیە باز لەوەکە کە ئەمە دەوڵەتی عێراقی پێک دێ لە سێ قومیت کورد عەرەب تورکمانە و بەپێی ئەو دیباجەیە بێت ئەگەر ئەم شەراکەتە یاخود ئەم هاوسەنگیە ئەم هاوسەنگیە لە نێوان پێگاتەکانە خەرق کرا تۆ دەتوانیت وەکو مامۆستا باسی کرد بچیتە محکەمەی اتحادی لێ داوا تەقدیمکەی بەڵام لاانێ ئەمە تۆزەم عملیە باڵین درێژە ئەوە بکە بەڵێ دیسانەوە ئەبێت باڵین نوێنەرانی هەرێمی کوردستان لە هەردوو سەرۆکایەتێکە چ سەرۆکایەتی هەرێم بێت لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە بەڕاستیەکەی گروپێک یاخود چەند کەسێکی ئەکادمی ئەمە گرنگە منەمە باسەکەم ئەکادمی دیبلۆماتکار هوەری بنێرن بۆ ئەم کێشەیە بەڕاستەکەی بازێک کەسە چێتە ناو ئەم وەفدانەوە هیچ زانیاری مامۆستا لەسەر دەستور نییە بڕوان پێ بکە تیاتی لێ بپرسە دەستوری عێراقی چەند مادێ نازانێت چەند مادەیەکانی کە لە ئینتیخابات ئەڵێ مادەی 140 جێبەجێەکەم بەیەک ڕستە و ئەگەر لێشی بپرسی بچیتە ناوەڕۆکەوە بڵێ ئەم مادە دەستوریە لە چ ڕقەمێکە ناوەڕۆکەکەی چییە حتممە نازان تەمان لە بینی دوو چارچێدا مەمسا لە حتا ئەندام پەرلەمانەکانیش لێیان بپرسە بڕوان پێ بکە ئەندام پەرلەمان هەیە تا سەرێسقان توانای ئەوەی نیە پرۆژێ تەقدیمکات لێرەدا پێویستە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە وەکو باسم کرد وەفدێکی پرۆفیشنال کە لە هەردوو لە هەرسێ بوارەکەتا بنێرنە لای کازمی و لێرەدا کازمیش تۆ توانی فشاری بخەیتە سەر مامۆسا کارتێکی جوانی باس کرد مەسلەی ئاوەیە مەسلەی پەنابەران هەیە لێرە دەبێت لێرەدا ئیتر هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە عەمەلی کردیەکی سیاسی گەورە بەرامبەر بە حکوومەتی عێراقی بکە بۆی لەم حەدەدا بیان وەستێنێ چونکەم دوایی بودجەی 2020 لە بودجەی 2020 کۆمەڵێک مامۆستا مەرجیان بۆ هەرێمی کوردستان داناوە و هەرێمی کوردستانیان بەڵە تعجیزیە و هەرێمی کوردستانیان ملزیم کردووە ئەگەر ئەمە نەکرێت هەرێمی کوردستان پشکی لە سایە 12 ئێستا بەڕێزت کادریش پارتی دموکراتی کوردستانیت بە ڕاشکاوی پێم بڵێیت هەرێمی کوردستان هیچ کەم تەرخەمیشی ناکەوێت نامە بە پێچەوانەوە بەشێکی زۆری ئەگە لەسەر حکوومەتی فیدرالی عێراق بێ بەشێکیش لەسەر هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان داهاتینەوە شەفاف نییە و هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو کۆنتراکتانەی کە لەگەڵ تورکیا کردوێتی لەگەڵ شوێنی ترا کردوێتی لەگەڵ کۆمپانیەکانی ترا کردوێتی کەس نازانێت ناوەڕۆشی ئەم ڕێکەوتنانە کامێ لەسەر چ بنە طبعاً ئەو قسەی زۆر واردە مامۆستا ئەبێت ئەم ڕێکەوتنانە ئەم عقدانە لە ناو پەرلەمانە موسادقەی لەسەر بکرێت ناوەڕۆکەکەی لەسەر چه ئەساسێک بەرژەوەندی هەرێمی کوردستان لەکوێیە بەڵێ ئەمە هەتا ئێستا ئەمانە نەکراوە کاکزانە دەبێت هەرێمی کوردستان ئەرکی سەرشانی پارتی دیموکراتی کوردستان و قیادی سیاسی پارتیە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە تەنانەت معارەزەکانیشە دەبێت حەلێکی ئانی بە زووترین کات بۆ هەرێمی کوردستان بدۆزنەوە چونکەم ئەم دۆخێکی ترسناکە و بەرەو هەنگاوی گەورەتر هەڵەیەنێت جەنابە باسی کرد ئەگەر موچە نەبێت مامۆسایەک فەرمانبەرێک کەسێک حتا تەنانەت کەسێک ئەگەر موچەشی نەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ لەناو بازار ڕابێت کە خەڵک توانای کڕینی شتی نەبێت ئەم قەیرانە سەر هەڵدا بۆشتی تر هیچ دوور نییە بەڕاستی ڕێژی دزینکە ئافو تاوانی دزین قۆڵ بڕین ڕێژەی جیابوونەوەی خێزان بە سێری ناو مەحاکمەکانکە هاتووە لای پارێزەرە بەڕێزەکان من دیمەوەی داوای جیابوونەوە بکەن کێشیانە کێشیانی ئەڵێ کاکە مەزدەری مەعیشەمان مامۆسا بۆ ئەبێ هەرێمی کوردستان کاکزانەوە یەک قەوسی بچووکە بۆ تەیدی دکتۆری بەڕێز من محامیم من پارێزەرم بڕوان پێ بکە
کەیسەکانی دادگای سلێمانی ئەتوانە بڵێم لە 160 بۆ هەفتای مەسەلەی مەعیشەت و جابوونەوەیە ئەساسی جابوونەوەکەش مەعیشەتە هیچ کێشەیەکی کەینە کوڕێک و کچنێکیان خۆش زەواجیان کرۆ بەس ناتوانێت بەخێوە خێزاندان سپاسانەکەم مامۆستا فەرهاد حەلەکان لای بەڕێستان چین بە کورتی چەند پۆینتێک ئەگەر هەبێت مەمنونە. والله من رأيك ترم احتمال هي هبيت حل هي حكومتي هرم او كاكزانات شتكي جواني باسكر اما اكاديمي زيركمان هي لحمو بوارك دتوانن هاوكاري حكومت بن بو اوي بلانكي استراتيجي بقوة دابنين بو لقل عراق بقن بحلك لو بابتا بلام تنها برپرسيارتي حكومتني برپرسيارتي ايمي شيء ايمي هاولاتيش يعني حموما برپرسيارين لم شيء چکم ئێمە ساڵی 2011 ئەگە غەڵەت نەبم هەفتەی شوبات وابزانام لە 2011 ڕوویدا وەزعی ئادارایی خەڵکی هەرێم زۆر باش بوو ئەمجا ئێمە مزاهرەمان کردو ماوت بڕۆخێ ئەو کاتە دکتۆر بەرهەم سەرۆکی حکومت بوو من ئەو کاتە قوتابی بووم لە زانکۆ قەنەعەتم پێ بێنە من مانگانە 100,000 وەرە لە حکومت یعنی وەکو قوتابیەکیش بێلەوە لەو سەردەمە مامۆستایانی هەرێم موچەیان لە مامۆستایانی بەغا زیاتر بوو ئەوەی کە جەنابەت باسی دەکەی لە کەرکووک هەر لە کەرکووکەوانەی کە هەرێم وەریان دەگرت موچیان زیاتر بوو لەوانەی کە لە بەغدا وەریان دەگرت بەڵام بۆ کوتم ئێمە ئەبێ هاوڵاتی حزبە سیاسیەکان حکومت هەمومان دەست بکەینەیەک حکومەتیش دەبێت پرسوڕا بە ئەکادیمیەکان بکات بۆ ئەوەی پلانێکی استراتیجی سەریعدا بنن و حکومەتی هەرێم بۆ کاتینە بۆ کاتێکی بەردەوام حەلێکی کاتی بۆ ئێستا و پلانێکی دوورودرێژ بۆ داهاتوو. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فەرهاد کاکەی مامۆستای زانکۆ شارەزای بواری دارایی و ئابووری سپاس بۆ بەڕێز زانا تۆفیق کادری پارتی دموکراتی کوردستان و یاساناس و سپاس بۆ بەڕێز دکتۆر ئازاد دۆسکی پسپۆر یاسایی نێودەوڵەتی سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەین کە حکوومەتی هەرێمی کوردستان و لە کۆبوونەوەکی هەرسێ سەرۆکایەتیەکە بە خێرایی لێک تێگەیشتنێک لەگەڵ حکوومەتی فیدراڵە بکرێت بۆی بتوانرێت ئەو بڕەپارێژ وەکۆی پەرلەمانتارەکان ئەڵێنەوەکۆی لێرەشی کرایەوە ڕەهەندەکانی کە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانیش هاوشێوەی ئەوانەی بەغدا موچە وەربگرن. بەهیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک ڕەهەندمان پێشکەشکردن خۆتان لەگەڵ.